ئازیزان و خۆشەویستان لە تەوەرەی دووەمماندا باس لە بابەتێکی گرنگەکەین بێگومان لە ڕۆژانی ڕابردوودا لە ئەستەمبۆڵ لە وڵاتی تورکیا کۆمەڵێک چالاکی و کۆنگرە و دیبەیت سازکران سەبارەت بە کۆمەڵێک بابەتی جیاواز لە هەرێمی کوردستانەوە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کە سەر بە کۆمەڵی دادگەرین بێگومان بە وفدێکی باڵا بەشداریان لەم چالاکی و کۆنگرانەدا کرد. یەکێک لە میوانەکانمان بەڕێز قومریە بەرزنجی بەشداربووی کۆنگرەکەیە کە لەوێ بەشداری کردووە. یەکێک لەو چالاکیانە لەو کۆنگرانە چوارەمین کۆنگرەی ڕەوات بوواتە قیادیەکان لەژێر دروشمی سەرخستنی غەزە ئەرکی ئومەتە بەشداریان تیا کرد. بێگومان کۆمەڵێک چالاکی دیکەش هەر بەڕێوە چوون لە میانەوەی کە لە ئێوە ماونەتەوە. جا ئێمە ئەمڕۆ ئەمانە بە وردی لەسەر ئەم کۆنگرەی چوارەمی ڕەوات هەروەها ئەو چالاکیانی دیکە کە لە ئەستەمبۆڵ بەڕێوە چوون میوانداری زۆر بەڕێز خاتوو قومریە بەرزنجیمان کردووە کە لە ستۆدیۆ لەگەڵمانە. خاتوون بەخێر بێت. بەخێر بێ بەخێر بناخوا دەستان خۆش بێ بۆ میوانداریە. خوا بەخێر بێت. ئەگەر لەوە دەست پێ بکەین ئەو چالاکیانی کە لە وڵاتی تورکیا لە ئەستەمبۆڵ لە ڕۆژانی ڕابردوو بەڕێوە چوون ئێوەش بەشداریتان تیا کرد. سەرەتا گرنگی ئەم جۆرە چالاکیانە و بەشداریکردنی ئێوە وەکو ئافرەتانی قیادی لە هەرێمی کوردستانەوە لەو چالاکیانە خۆی لە چیا بینێتەوە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو و ڕێزمان بۆ سەرجەم بینەرانمان لە کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی پەیامی ڕۆژ و دەستخۆشیمان بۆ ستافی پەیامی ڕۆژ بەگشتی و بۆ سەرجەم کارمەندان. سوپاس بۆ ئەو دەرفەتە ئاوەڕدانەوە لەو جۆرە چالاکیانە لە کەناڵی ئاسمانی بانگەوازەوە خۆی گرنگی تایبەتی خۆی هەیە، چونکە لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی کۆمەڵی دادگەری کوردستان وەفدێکی باڵا بەشداری لەو چالاکیانە کرد کە لەسەر ئاستی جیهان بەڕێوە چوو لە ئەستەمبۆڵ. ئێمە وەکو وەفدێکی کۆمەڵی دادگەری کوردستان کە لەوێ بووین بەشداری سێ کۆنگری نێودەوڵەتیمان کرد. کۆنگرەی یەکەم لەسەر ئاستی زانایان و بانگخوازانی ئافرەت لە 40 وڵاتی جیهانەوە کە ئەچوو بۆ 300 بۆ 350 ئافرەتی زانا و داعیە بەشدار بوون تایە. ئێمەش تایە بەشدار بووین کە ئەمە زۆر زۆرجی دڵخۆشی ئێمە بوو، چونکە ئومەی ئیسلامی و سەحوەی ئیسلامی پێویستی بەو جۆرە لێک تێگەیشتن و لێک بینینانە هەیە. ئەو دیدارانە کە دیدارێکی فراوان بوو لەسەر ئاستی جیهان بۆ ئەوەی ئێمە وەکو ئومەتێکی مسلمان وەکو ئەوەی کە خاوەنی پەیام و شەریعەت و عەقیدەیەکی سابت و جێگیرین بە هەمومان بزانین چۆن بتوانین واقعی ئومەت لە واقعی کە ئێستا هەیە کە کەوتۆتە بەر تیر و هێرشی دوژمنانی دین بە تایبەت سەهیۆنیزم و زایۆنیزمی جیهانی، ئێمە چۆن بتوانین بە یەکدەنگی بە یەکڕیزی و بە پێکەوەیی بە هاوفکری ببینە پێشەنگ لە بەرەو پێشچوون. ئێمە ئێستاش ئومەتی ئیسلامی لە حاڵەتی مقاومەدایە. ئێمە چۆن خۆمان لەو قۆناغە دەرباسکەین چینە قۆناغێکی تر کە پێشەنگایەتی کردنی کۆمەڵگەکانە بۆ ئەوەی کە ئەزانین ئەو بەرنامە و ڕێچکەی کە ئێمە هەمانە بەرنامە و ڕێچکەیەکی ڕاستە کە خۆی پەروەردگار نردوێتی بۆ کۆمەڵگەی مرۆڤایەتی بەگشتی و ئەتوانێت ڕزگارکەری کۆمەڵگەکان بێت و ببێتە مای بەختەوەری و سەعادەت دوورکەوتنەوە لە هەموو ئەو توند و تیژی و زوڵم و ستەمانی کە ئێستا لە کۆمەڵگەکانە هەیە. دیارە یەکێک لەو میلەتانە یەکێک لەو ئومەتانی کە زۆرترین ستەمی بەرامبەرەکرێ میلەتی موسڵمانە. لە هەر شوێنێکی دنیا کە تۆ ئەبینیت ئەوەی کە زیاتر ئەکەوێتە بەرهێرشی دوژمنانی دین دژمنانی مرۆڤایەتی موسڵمانانن. جا پێویستە موسڵمانان زیاتر لە هەموو کاتێک ئێستا بەخەبەر بێنەوە ئەوەی کە ئەمڕۆ ئێستا لە غەزە ئەوزەرێت. دیارە هەموو ئەو بانگەشە ئەو بانگەشانەی کە کۆمەڵگەی نێودەوڵەتی زلهێزانی دنیا ئەیکەن بە ناوی مافی مرۆڤ، مافی ئافرەت، مافی منداڵ، هەمووی بوو بە حیبری سەر وەرەق و هەمووی سڕایەوە، چونکە زانیان ئەو کۆمەڵگەی نێودەوڵەتیە ئەوانەی کە باز لە جاڕنامەی گردوونی مافی مرۆڤەکەن مافی ئافرەتەکەن تەنها ئەمە بەکارەهێنن بۆ بەرژەوەندیەکانی خۆیان بۆ مەساڵحی خۆیان
و ئەوە تا گەلانی خۆشیان گەلانی ئەمریکا و ئەوروپا ئەوانی شاتونەتە سەرخەت دژی ئەو کەسانی کە باز لە دیموکراسی و مافی مرۆڤ و ئەمانە دەکەن کەواتە ئەمە بوو بە ناسنامەی ئیرادە ئیستیقامە بۆ گەلانی دنیا کە ئەمە گەلی موسڵمانە خاوەنی ئەم ئیرادەیە خاوەنی ئەم ئیستیقامەیە و بوو بە شێوەیەک لە پێناسی ئەو بەناو بانگەشەکارانی دیموکراسی و مافی مرۆڤ و مافی منداڵ و مافی ژن کە پێناسی ڕاستەقینەی ئەوان ئەوەیە کە چی لە بەرژەوەندی خۆیانە هەموو کەس ئەکەنە قوربانی و ئەوەی کە خۆشیان نووسیویانەتەوە ئیشی پێ ناکەن حیبری سەروەرە بێگومان خاتو کوڕی ئەم بەشداربوون لەم جۆرە کۆنگرانە چه سوودێک دەگەێنێت بە غەزە یاخود ئومەتی مسلمانان بەگشتی حتمما لەم جۆرە کۆنگرانەدا سەرکردەکانی لەوانەیە بەشێکی تێدا بێت کەسانی ڕۆشنبیر کەسانێک کە کاریگەریان هەیە بە جۆر لە جۆرەکان ئایا دەبێتە مایەوەی کە ڕاستڵەکینێک هەبێت بۆ هەر نوێنەرێکە گەڕایە بۆ وڵاتەکەی خۆی ئیدی بە گشتگیرتر باشتر پشتگیری لە غەزە بکات بەڵێ بە دڵنیایی یەکەم وەحدەتێک پیشانی هەموو دنیا ئەدەن کە موسڵمانان لە حاڵەتی پەرتەوازەی ڕزگار بکەن تەنانەت سەرانی وڵاتانی بەناو ئیسلامی کە کۆمەڵێ داعی لە وڵاتانی شەوە هاتبوون بەشداریان لە کۆنگرەکەیا کرد ئەمە ترسێکیش لە دڵی ئەوانە دروستەکە کە بەڵێ ئومەتی ئیسلامی زیندووە و بەخەبەر هاتووە و بەخەبەرە و ئەوانیش ئەبێ بە ئەجێندای سیاسەتی خۆیان نەبچنەوە کە سیاسەتێکە لە خزمەتی کێیە لە خزمەتی زایۆنیزمە و سەهیۆنیزمی جیهانی و دژمنانی ئیسلام کەواتە بەشداریکردن و پێکەوەبوونی ئومەی ئیسلامی کە هەر عنوانی کۆنگرەی چواردەهەمی ڕوادیش بۆ عنوانە بوو کە با هاوکاری هەموو ئومەتی ئیسلامی ئەرک و بەرپرسیارەتیانە کە هاوکاری غەزە بکەن و غەزە سەرخەن چونکە غەزە ڕاستە بوو بە نقطەی ئینتیلاق نقطەی جوڵانەوە نقطەی هەستانەوە بەڵام ئەمە بە تەنها ناکرێ بەڵکو ئەبێ هەموو ئومەتی ئیسلام بێنە سەرخەت و پێکەوە دیفاع لە عقیدەی خۆیان بکەن دیفاع لە ئیمانی خۆیان بکەن دیفاع لە دینی خۆیان بکەن و قودس قیبلەی یەکەمی موسڵمانانە و فەڵەستین ئەو ئەرزەیە کە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە باز لەوە دەکات کە پڕە لە بەرەکەت یەکێک لە بەڕەکەتەکانی غەزە یا فەڵەستین ئەو ئیرادەیە کە مرۆڤ لەوێ هەیەی کەواتە ئەم ئەزمونە وە گواستنەوەی بۆ زۆربەی وڵاتان شتێکی زۆر زۆر گرنگە ئێمە وەکو خۆمان کە لەوێ بەشدار بووین پێشوازێکی زۆریشیان لێکردین وەکو نوێنەری کوردستان کە لەوێ بەشدار بووین ئەوان هیوایەکیان بە کوردستان هەیە کە هەروەکو سەردەمی سەلاحەدینی ئەیوبی کوردستانیەکان مسلمانانی کوردستان ببن بە بەشێک لە ڕزگارکردنی غەزە و سەرخستنی غەزە هەروەکو چۆن ئەبینین لە ئاستی کوردستان و لە ئاستی کۆمەڵی دادگەری کوردستان دەستگا خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری کوردستان کە ئێمە لەوێش باسمان کرد ئەوان خۆشیان ئاشنا بوون بۆ نمونە دەستگای بەخشین باشترین خزمەتی کردووە بە خەڵکی غەزە و بە ئاوارەکانی غەزە بە ژن و منداڵەوە کە ئەمە نمونەیەکی جوانە لە پشتیوانی کوردستان و لە پشتیوانی حیزبێکی ڕاستەنی وەکو کۆمەڵی دادگەری کوردستان لە کەسانی وەکو خەڵکی غەزە کەستەمیان لێ دەکرێت کە ئێمە پیشانمان داوە کە کۆمەڵی دادگەری کوردستان حیزبێکە کە بەردەوام لەبەرەی ستەم لێکراوە و پشتیوانی ستەم لێکراوەکانەکە کە غەزەش بەشێکە لەو ستەمە ئومەتی ئیسلامیە بەشێکی گەورەیە لە ئومەتی ئیسلامی لەگەڵ ئەوەشە ئەوە 70 ساڵە ستەمی لێکرێ زەویەکەی خۆیان ئەرزەکەی خۆیان سەرزەمینەکەی خۆیانی پێ ڕەوا نابینن باش ئەوساقم لەوانەیە ئێستا پرسیارێک بێتە پێشەوە بینەر بڵێ یان ئەو خەڵکانی کە تەعاتوفیانێ لەگەڵ خەڵکی غەزە بڵێ کۆنگرەیەک لە هۆڵێکا و لە وڵاتێکی خۆشی وەکو تورکیا لەسەر ئەرزی واقع هەر بەڕاست چی ئەکرێ چی ئەگۆدرێ چ سوودێکی ئەبێ بۆ ئەو خەڵکی کێسە لەژێر ئەو هەموو چەکە و ئەو هەموو تۆپ و تیار و کوشت و بڕای ینی بەڕاست ئەمانە ئەم نوێنەرانە کە ئەگەڕنە وڵاتەکانی خۆیان ئەو چەند ڕۆژەی لەوێ لە کۆنگرەکەیە بن
لەسەر ئەرزی واقع چی بۆ فەڵەستین ئەکرێت چی بۆ غەزە ئەکرێت بەڵێ خۆی بەستنی کۆنگرە لەوانەیە ئەوە ڕووە ظاهری و ئیعلامیەکەی بێ بەڵام ناوەڕۆک و ئەجێندای کۆنگرەکە ئەوەی کە چی تیا دەکرێت ڕاستپاردەکان و ئەو نەخشە و پلانەی کە لە کۆنگرەکەیە دائەنرێت ئەوە گرنگە کە ئەو خەڵکی کە ئەڕواتەوە چونکە ئەمە کاڵی مەسئولیەت واتە بەرپرسیارەتی بۆ کەسانی موسڵمانیش بەرپرسیارەتی لە ئیسلامە بەرپرسیارەتی گەورەیە تۆ بەرپرسیارەتی چییە کە تۆ چیتەوە وڵاتی خۆت چۆن ئەبیتە بەشێک لە هۆشیاری لە پێشەنگایەتیکردنی خەڵکانی موسڵمان بۆ دیفاع لە غەزە ئەمە خۆی خاڵە جەوهەریەکە لەوەیە کۆمەڵێ پلان دانرا ئەجەندا دانرا کە ئەو پلان و ئەجەندایانە ئەوەی کە ئەگەڕێتەوە بە وڵاتەکەی خۆی چونکە مەنەسە دروست کراوە یەکێک لە مەنەسەکان کە دروست کراوە مەنەسەی مقاتعە یعنی مقاتعەی هەموو ئەو کۆمپانیایە زەبەلاحانەی کە دەبنە بەشێک لە دەعم بۆ ئیسرائیل دژی غەزە کە ئەو مقاتعەیە ئەگەر لەسەر ئاستی دنیا ئەوانی کە لەوێ بەشدار بوون ئەو هۆشیاریە بدەن ئەو مقاتعەیە بەردەوام بێت بەشێکی زۆر لەلایەنی مادی اقتصادی و ئابووری کە دەعمی ئیسرائیلەکە ئەپسڕێت هەروکو ئێستا تا ڕادەیەک جێبەجێ کراوە ئەوەی ئەزانین کۆمپانیا زەبەلاحەکان بۆ نمونە کە دەڵی کۆلا بێ ئیش لەسەرەوە بکە ئەم داهاتی کۆلا دەچێتەوە بۆ هێنا ئەچێتەوە بۆ گیرفانی ئیسرائیل KFC کە ئێستا بەپی ئەو زانیارانی کە من هەمە KFC لە وڵاتانی ئەوروپا ئەمریکا یعنی تووشی گەورەترین زەرەر بووە کە ئەمەترین بەڵێ زەرەرێکی گەورە ئەدا لە چی لە ئیسرائیل زۆر ماکدۆناڵ یەکێکە لەو کۆمپانیایانی کە دەعمی ئیسرائیلەکە ئەمەش تووشی زەرەری گەورە بووە ئەبێ ئەم هۆشیاریە ئێمە بڵاوی بکەینەوە بێین بە خەڵک کە ئەم کۆمپانیا زەبەلاحانە چونکە دیارە ئیسرائیل دەعمێکی گەورەی هەیە هی مادی کە ئەتوانێ یعنی ئەم دەعمە مادیە وای کردووە کە ئەتوانێت چی بکە کە ئەتوانێ سیلاحی زیاتر بکڕێت و ئاڕاستی موسڵمانانی بکە لە غەزە و بەشێکی تر کە زۆر گرنگە ئەوەی کە لەوێ ئەبینرێت ئەبێتە قوربانی زۆربەی ئافرەت و منداڵ ڕاست ئەمە ڕاست یعنی ئەبێتە ئیعلانێکی گەورە ئیعلامێکی گەورە بۆ ئەوەی جارنامەی گەردوونی مافی مرۆڤ ڕێکەوتن دامەنێ و دەوڵەتیەکان لەسەر مافی ژن و مافی منداڵ و باز لە ماف و یەکسانی و ئازادی هەمووی زەڵبی سفر کردەوە ئێستا ئافرەتانێکیش لە دەرەوەی وڵات لە وڵاتانی دەرەوە هاتنە سەر و قەناعەتی ئەڵێن هەمووی درۆیە هەمووی دروشمە ئەمە زەرەر لە سیاسەتی ئیستیعمار داگیرکرد زەرەر لە سیاسەتی صهیۆنیزمەدا کە لە ماوەی ئەتوانم بڵێم نزیکەی نیو سەدە زیاترە بانگەشە بۆ ئازادی یەکسانی مافی ژن مافی ئەفرەتەکەن کە ئەم بانگەشە کازیبە کاریگەری لەسەر وڵاتانی ڕۆژهەڵاتە بووە و کاریگەری لەسەر کوردستانیشە بووە کوردستانیش ئێستا ئافرەتمان کە شوێنی ئەو دروشمانە کەوتووە تووشی گەورەترین زەرەر و زیان بووە خێزانەکانی ئێمە کە شوێنی ئەو دروشمانە کەوتون تووشی گەورەترین زەرەر و زیان بوون تووشی هەڵوەشانەوە بوون کەواتە ئەو ئەجێندایانەی کە لە کۆنگرەکەدا دانراوە کە ئێمە لە کۆنگری عالیمات و داعیاتە 16 پێشنیار گەڵاڵە کراوە کە بە قۆناغ ئەبێ جێبەجێ بکرێ یەکێک لەوانە یعنی هۆشیارکردنەوەی ئافرەتانی ئومەت واتە زیندووکردنەوەی ئومەت چۆن ئافرەت ئەبێتە داعیەیەکی سەرکەوتوو چۆن ئەتوانێ برە و بەو فکر و ئەجەندا و مەنهەجەی خۆی بدات ئەمە لە وەرکشۆپەکانە هەمووی قسەی لەسەر کراوە پاشان ڕۆڵی گەنجان لە دیفاع لە غەزە و سەرخستنی غەزە بەپێی ئەو قۆناغانەی کە هەیەیانن کە شەبەکەیەکی گەورەی ئیعلامی جیهانی ئێستا دانراوە کە سۆشیال میدیا
بە هەموو شێوەیەک بخەنە سەر خزمەتی سەرخستنی غەزە و ڕۆڵی گەنجان ئەکتیو بکرێ وەرکشۆپی تایبەتە بۆ بە گەنجان بە کاریگەری میدیا سۆشیال میدیا و چۆن بتوانین میدیا و سۆشیال میدیا وەکو مەنەسەیەکی گەورە بەکار بهێنین دژی هەموو ئەو ستەم و تاوانەی کە بەرامبەر بە مسلمانان ئەکرێت. خاتوقوریە یەکێک لەو گرنگی ئەم جۆرە کۆنگرانە لە وڵاتانە ئەنجام بدرێت ئەو گومانانش تقریبان ئەڕەوێنێتەوە کە زۆر جار لە بۆنەیەکی نەتەوەی ئێمەدا وەک ئەوەی کە ئیسرائیل پاڵپشتی مام کە ئاڵای ئیسرائیل بەرزەکرێتەوە لە تەنیش ئاڵای کوردستاندا کوردستان بەڵێ ینی ئێستا یەکێک لە ئێوە باسیەکەن حتمەن بۆ ئەوان باشە کە لەوێ قسە دەکەی ئێستا ئەتوانم بڵێم حتا زۆرێک لە وڵاتانی عەرەبی ئێمە کە نوێنەرەکانمان نەبینی ئیعلامی ئەلمانی لە کوردستان شێوەیەک مامەڵەی کردووە وا دەزانن زۆربەی کورد چییە یعنی سەر بەو ئیعلام سەر بەو منهەجەیە بەڵێ بەس کە تۆ ئەچی لەوێ قسە دەکەی تەواجودت هەیە بەشدارەبی ئەوان نەزرەیەکی تریان بۆ دروستە بێ ئەزانن سەلاحەدینی ئێستا شەر هەیە لە کوردستان کەسانێک کە ئەیانەوێت ئەو ڕێچکەیە بگرن و بەشێک بکن لە خزمەتی موسڵمانان لە سەرخستنی غەزە لە سەرخستنی موسڵمانان ئەمە خۆی بۆ خۆی زیندووکردنەوەی ئەو ڕێچکەیەیە کە سەلاحەدینی ئەیوبی هەی بووە یعنی لەوێت تۆ یەک پێناسی ڕاستەقینەی ئەو گەلە پیشانەدەی بە حیجابەوە بە پەیامێکی ئیسلامیانەوە ئەچی لە تەنیشتیانە ڕادەوەستی ئەڵی بەڵێ ئێمە شین میلەتی کوردیش موسڵمانە بەشێکە لە هەستکردن بە معاناتی گەلەکەتان بەشێکە لەوەی کە ئێمە لەوێ میساقێکیان هەیە بە نامی کە دیسان لەو کۆنگرەیە ئیشی لەسەر کراوە میساقی عائیلە میساقی خێزان کە ئەم میساقی خێزانە ئێمەش لە کوردستان هەمانە هاوکاریشمان وەکو میساقی عائیلە برد چۆن لێرە ئێمە سۆمای چاوانمان هەیە کە سۆمای چاوان هاوکاری منداڵانی بێسەرپەرشت و بێباوک دەکات لەوێش بەشدارین لەگەڵیان وەکو سۆمای چاوان ئێمەش بەشدارین لە میساقی عائیلە بۆ خزمەتی منداڵانی غەزە کەواتە ئێمە دوو پرۆژەی گرنگ کە لە کوردستان جێبەجێ دەکرێت یەکێک پرۆژەی بەخشین یەکێک پرۆژەی سۆمای چاوان یەکێک پرۆژەی ڕێکخراوێکی ئیسلامی لە کوردستانەوە پاڵپشتی چونکە کۆنگرەیەکی تر هەوەنا کۆنگرەی نەقابات کە ئێمە زانین کە نەقابە یا ڕێکخراو دەسەڵاتی پێنجەمە لەسەر ئاستی هەموو دنیا واتە دوای دەسەڵاتی دادوەری دەسەڵاتی یاسادانان دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی ئەعلام کە لەوێش قسە لەسەر دەسەڵاتی ئەعلام و ڕاگە هەر ئێستا ئێمە ئەو بەرنامەیە کە دەسەڵاتی چوارەمە ئەتوانێت دەنگی ئەو کۆنگرەیە بگەێنێت بە کوردستانیە پرسیارێکی جدیەتە پێشەوە دوا پرسیار ئێوە بە دوو دونەر جەنابەت و دادە کوردستان بەشداریتان بەڵێ ئێستا ئێوە ئەرکی سەرشانی ئێوە قورسترە لێرە بێ ئەو ڕاستپاردانە ئەو منەسانی باست کرد ئەو بابەتانی باست کرد دیسان و لێرە ئێوە پراکتیزی بکەنەوە لە بەرنامەتانە هەیە لە داهاتووە ئەو کۆنگرێت چی لەوێ کراوە ڕاستپاردەکانی لێرە ئێوە جارێکی تر بۆ گەلی کوردی موسڵمان بە شێوازی وەرەکشۆ کۆڕبێ هەرش بابەتێ بێ ئیشی لەسەر بکەنەوە بەڵێ ئێمە هەر لەوێش کە ئینسانی موسڵمان کە پەیمانێکەدات ئەبێت لەسەر پەیمانەکەی یعنی بڕواجێ بەجێ بێت ئێمە لەوێ کە چونکە بێجگە لیقاع ئامەکە ئێمە لیقاعاتی خاصیشمان هەبووە دانیشتنی خاصمان هەبووە لەسەر لەگەڵ هەموو ئەو ئافرەتانەی کە لە نەظەماتە جیاوازەکانەوە هاتوون لە جەزائیرەوە لە میسرەوە لە ئەردەنەوە لە بەحرینەوە لە کینیاوە لە مالیزیاوە لە زۆربەی ئەو کە هاتوون لە تورکیا ئافرەتانی فەڵەستین جیاجیا لەگەڵیان دانیشتوین لیقاعاتمان کردو وەکو ئەوەی کۆمەڵی ئیشی هاوبەشمان قسە لەسەر کردووە و لە سەر ئاستی زۆربەی وڵاتان ئائتلاف العالمی للمرأة لنصرة القدس وفلسطين هەیە واتە هاوپەیمانی ئافرەتان لەسەر ئاستی جیهان نێودەوڵەتی بۆ سەرخستنی قودس و فەڵەستین ئێمە بەشێکی لەوەی ئائتلاف عالەمیە وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بووینەتە بەشێک بۆ خزمەتیان
و فەرعێکی خاصیش لە کوردستان ئەکرێتەوە و بڕیاریشە لە داهاتوویەکی نزیکدا سەردانی ئێمە بکرێ سەردانی ئێرە بکرێت لە کوردستان ئەو لیقاعەتانە بەردەوامە بن و ئەو وەرکشۆپ و سێمیناراتانە بەردەوامە بن بۆ هەستانەوەی ئومەتی ئیسلامی و بۆ سەرخستنی غەزە وەکو ئەرک و بەرپرسیارەتیەک کە لە سەرشانمانە لە ڕووی شەرعی و لە ڕووی دینی و لە ڕووی ئەوەی کە ئێمە بەشدار بووین لەو کۆنگرە نێودەوڵەتیە هەوڵ دەدەین بەپێی ئەوەی کە توانامان هەیە لە بەردەستمانە جێبەجێ بکەین و ئەوانی زۆر دڵخۆش بوون بە ئێمە کە لە کوردستان ڕێکخراوێکی ئیسلامی هەیە کە دعمی مەسەلەی ئیسلامەکات و دعمی ئافرەتانی موسڵمانەکات و ئەبێتە بەشێک لە پاڵپشتی و دعمی غەزە. لێ باز لەوە کرا کە میکانیزمێکی باشدا بنرێ بووی کە ئەو هاوکاریانە بگەێنێتە ئەوێ زۆر جار گرفت ئەوەیە بۆ زۆرێک لە ئومەتی موسڵمانان ناتوان هاوکاریەکان بگەین. باس لەوە کرا لەو کۆنگرێدا بەڵێ هێنا یەکێک لە تەوەرەکان یا یەکێک لە پانێڵەکان تایبەت بوو بە بواری اقتصادی بواری ئابووری چۆن لە ڕووی ئابووریەوە ئەو هاوکاریانی کە کۆ ئەکرێتەوە بۆ ئەو کەسان لەلایەن ئەو کەسانەوەی کە هاوخەمن بۆ غەزە خێرخوازان بگەیاندرێ هەیئەیەکی تایبەت هەیە لە ڕێگەی ئەو هەیئە تایبەتەوە هاوکاریەکان ئەگاتە غەزە و ئیشی پێکرێ. هەروتم ئێمە وەکو خۆمان لە میساقی عائیلە بەشدارین لەگەڵیان و چۆن لێرە سۆمای چاوان هاوکاری منداڵانی بێباوکەکە لە کوردستان هاوکاری منداڵانی بێباوکی شەکەین لە غەزە ئینشاءالله. زۆر بەڕێز قمرێ بەرزنجی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری هەروە بەشداربووی چوارەمین کۆنگرەی ڕەوات لە ژێر دروشمی سەرخستنی غەزارکی ئومەتە سواس دەکەم لەم تەوەرە لەگەڵمان.